نابێتە ڕێگر لە بەردەم ئۆپراسیۆنی تورکیا لە ڕۆژهەڵاتی فورات. Suriye topraklarında güçlenerek ülkemize tehdit oluşturması. هەنگاوی پێویستمان دژی ئەو هەڕەشانەی لە ناوچەکانی ژێردەستی یەپەگە و پەکەکە لە سووریا هەیە گرتۆتە بەر. قەت و دڵ نابین لە هەمان هەنگاو بۆ ڕۆژهەڵاتی فورات. وەکو چۆن لە ئەفرین چوارچێوەی ئۆپەراسیۆنی قەڵغانی فورات هەمان هەنگاوماننا. بە هەمان شێوەش لە جەرابلوس و هەموو ناوچەکانی دیکە و شارۆچکەی باب. ئێمە دەبینین ئەمریکا هەندێک زەحمەتی دەبینێت. ئەوەش دوای ئەوەی زۆر نزیک و تێکەڵبوون لەگەڵ ڕێکخراوە تروریستیەکان. ئاسان نییە لە ڕێکخراوێکی تروریستی جابیتەوە. Bir terör örgütüyle bu kadar iç içe olduktan sonra وەزیری دەرەوەی تورکیا ڕاشگەیان کە ئامادەکاری دەکرێت بۆ لووتکەی سێقۆڵی ئەردۆغان پوتین و ڕۆحانی کابڕیارە لە رووسیا ئەنجام بدرێت. ئاماژەی بەوەش کرد کە ئێران ڕۆڵێکی گرنگی دەبێت لە چارەسەرکردنی کێشەی سووریا. مۆسکۆ گومانی هەیە لە کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە سووریا. لەوبارەوە جێگیری وەزیری دەرەوەی رووسیا ڕایگەیان زۆر زەحمەتە لەو دۆخی ئێستا ئەمریکا بەتاوی لە سووریا بکشێتەوە. جێگیری وەزیری دەرەوەی رووسیا گوتیشی ئەمریکا دەوێت لە ڕێگەی هێزەوە کێشەکان لە جیهان چارەسەر بکات. بۆیە هیچ کاتێک ئەمریکا کتۆپڕ هێزەکانی خۆی لە سووریا بەتاوی ناکشێنێت. چاوەڕوان دەکرێت سەردانەکەی ئەردۆغان بۆ رووسیا لێک تێگەیشتنی هاوبەشی نێوان رووسیا و تورکیا لەبارەی ڕۆژهەڵاتی فورات بباتە قۆناغێکی دیکەوە بەتایبەت لەبارەی ئەو ناوچانەی ئەمریکا بەنیازە هێزەکانی خۆی بکشێنێتەوە. ڕێکار عەزیز ڕووداو. بەڕێزان سەرنجتان بۆ هەواڵێکی بە پەلە ڕادەکێشین بە پێی زانیاریەکانی ڕوودا و لاین ئەیسا شاندێکی سەربازی ئەمریکا لەگەڵ هەسەدا لە کۆبوونەوەدان ئەم کۆبوونەوەش لە کاتێکدایەکە ئەمریکا بڕیاری داوەکە هێزەکانی یاخود سەربازانی لە سووریا بکشێنێتەوە کە ئەمەش کاردانەوەیکی زۆری لێکەوتۆتەوە هەروەها تورکیاش بەنیازە ئۆپراسیۆن بۆ سەر ڕۆژهەڵاتی فورات ئەنجام بدات. لە دوانەکانی وەزیری وزەی سعودیە و گفتوگۆ و دانوستاندنی بازرگانی نێوان ئەمریکا و چین نرخی نەوتی بەرز کردەوە. نرخی بەرمیلێک نەوتی سووکی تەکساسی ئەمریکا $5 بەرز بووە. چارەکی کۆتایی ساڵی ڕابردوو بۆ نرخی نەوت خراپ بوو بەهۆی نیگەرانی سستبوونی ئابووری جیهان. نرخی بەرمیلێک نەوت لە 3 مانگی کۆتایی ساڵی 2018 سەدا30 بەهاکەی لەدەستدا بوو. گەورەترین بەرهەمهێنەری نەوتی ئۆپێک سعودیە ڕایگەیان لە مانگەدا ڕۆژانە 800,000 بەرمیل نەوتی کەمتر هەناردە دەکات و بەڵێنیشیدا قەبارەی هەناردەکردنی نەوت لە مانگەکانی داهاتوو زیاتر کەم بکاتەوە. ئەم هەڵوێستە نوێی سعودیە بەس بوو بۆ بەرزکردنەوەی نرخی نەوت بە ڕێژەی 5%. تەواوبوونی دانوستاندنەکانی نێوان یەکەم و دووەم زلهێزی گەورەی ئابووری جیهان ئەمریکا و چین لەسەر کێشە بازرگانیەکانی نێوانیان بە سەرکەوتوویی هۆکارێکی دیکەی بەرزبوونەوەی نرخی نەوتە. سعودیا ئاستی بەرهەمهێنانی نەوتی خۆی زیاتردا دەبەزێت. ئێستا ڕۆژانە 10,200,000 بەرمیل بەرهەم دەهێنێت. ئەمە پێشتر گەیشتونێتە ئەم ئاستە. لە مانجیەکی ئەم ساڵ هەناردەی نەوتی خۆماندا دەبەزین بۆ ڕۆژانە 7,200,000 بەرمیل لە چارەکی چوارەمی ساڵی ڕابردوو. ڕۆژانە 8 ملیۆن بەرمیلمان هەناردە دەکەێت. لە مانجی دوی ئەم ساڵیشدا دایدەبەزێنین بۆ ڕۆژانە 7,100,000 بەرمیل. نرخی نەوتی برێند ڕۆژی بە ڕێژەی سەدا 4.3 واتە $2.58 بەرز بووە بۆ $61.27. نرخی نەوتی سووکی تەکساسی ئەمریکاش بە ڕێژەی سەدا 5 واتە $2.55 بەرز بووەوە بۆ $52.58. سەرڕای بەرزبوونەوەکانی نرخی نەوت لە ڕۆژی چوارشەممە ئەمڕۆ پێنجشەممە بە ڕێژەیەکی کەم نرخی نەوت لە بەرخۆڕاستکردنەوە هۆکاری تەکنیکی دابەزی. نیگەرانیەکان لە سەسبوونەوەی ئابووری جیهان و فراوانی نەوت لە چارەکی چوارەمی ساڵی 2018دا نرخی نەوتی بەتاوەتی ناجێگیر کرد و بۆ هۆکاری لە دەستدانی زیاتر لە سەداسی بەهای ئەو کاڵا استراتیژیە لە ماوەی بەتەنیا 2 مانگدا. We are concerned about volatility in the oil markets and we have seen ئەمە زۆر نیگەرانی ناجێگیری نرخی نەوتین. لە چارەکی چوارەم لە بازاری نەوتە ناسەقامگیریەکانمان بینی کە نەمان دەتوانی لە هۆکارەکانی تێبگەین. لەو ماوەیەدا هەندێک نرخمان بینی کە بە بڕوای ئێمە بەتەواوەتی دژی بنەماکانی بازار بوون. شاندی ئەمریکی کە بۆ ماوەی 3 ڕۆژ لە پەکین لە وتوێژێکی چڕدا بوون لەگەڵ هاوتاکانیان بەدەستی پڕەوە گەڕانەوە ئەمریکا. هەرچەندە هیچ وردەکاریەک لەو دانوستاندنانە بە فەرمی بڵاو نەکراوەتەوە، بەڵام بە پێی بەرپرسانی هەردوو وڵات و توێژەکان ئەنجامی ئەرێنیان هەبووە
چارەسەربوونی کێشەکانی نێوان ئەمریکا و چین کاریگەری ئەرێنی لەسەر بازاڕی نەوت دادەنێت بەو پێی کە دەبێتە هۆکار بۆ بەرزبوونەوەی خواست لەسەر نەوتی خاو. هەر لەسەر بەرزبوونەوەی نرخی نەوت و هەروە کاریگەریەکانی لەسەر سێکتەری نەوت و ئابووری جیهان زیاتر دەوەستین. گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز عومەر مرادی بەڕێوەبەری دیسکی ئابووری تۆڕی میدیای ڕوودا و کاک عومەر بەخێر بێت. زانین پێشبینی دەکرێت کە تاوەکو بەهاری ئەمساڵ نرخی نەوت زۆر زیاتر لەمە بەرزتر بێتەوە؟ خۆی پێشبینەکان بەگشتی لە ساڵی 2019 بۆ نرخی نەوت بەرەو دابەزین بوو، بەڵام بەرزبوونەوە و گۆڕانکاری نرخی نەوت بە ئاراستەی بەرزبوونەوە بەڕاستی پەیوەستە بە هەوڵی جدی بەرهەمهێنانی نەوتی ئەندام لە ئۆپێک و هاوپەیمانەکانیان لە دەرەوە وەکو رووسیا کە بۆ نمونە بینیمان کە خالد فاڵا وەزیری وزەی سعودیە زیاتر لەو پشکەی کە بۆ دیاری کراوە ڕایگەیاندووە کە ئاستی بەرهەمهێنان و هەناردەکردنی نەوتی خۆی دائەبەزێنێت بە مەبەستی بەرزکردنەوەی نەوتەکان. ئەمە پێشاتێک زۆر گرنگە لەبەرەوەی کە مانگی ڕابردوو لە ڕۆژانی 6 و 7 کە کۆبوونەوەی ئۆپێک و دەرەوە ئۆپێک لە ڤێنا بەڕێوەچوو بڕیاردرا 1,200,000 بەرمیل ڕۆژانە کەم بکرێت و 800,000 بەرمیل لەلایەن ئەندامانی ئۆپێک بێت و 400,000 بەرمیل لەلایەن رووسیا و وڵاتانی دیکەی بەرهەمهێنەرەوە بێت. بەڵام ئێستا سعودیە لە ناکاو ڕایگەیاندووە کە بەتەنیا لە مانگی یەکە ڕۆژانە 800,000 بەرمیل نەوتی کەم کردوێتەوە، لە مانگی دووشتا کەمکردنەوەکان دەگەێنێتە 900,000 بەرمیل. ئەمە زۆر گرنگە. دیارە بەرهەمهێنانی نەوت بەتایبەت وڵاتانی کەندا و زۆر نیگەران لە دابەزینی نرخی نەوت و بودجەی کوردێنانی بودجەی زۆریان هەیە لە 2019 بۆیە پێویستیان بۆیە بە هەر سیاسەتێک بێت ڕێگە لە دابەزینی زیاتری نرخی نەوت بگرن. باشە، کەواتە کەمکردنەوەی ئاستی بەرهەمهێنان لەلایەن سعودیەوە چ گرنگێکی بۆ ئۆپیک هەیە و هەروەها چ کاریگەریەکی لەسەر نرخی نەوت لە نێو بازاڕەکاندا بە شێوەیەکی گشتی دەبێت؟ خۆی ئۆپێک مانگی 12 تۆزێ بڕێک زیاتر لە ڕۆژانە 32 میلیۆن بەرمیلی خسۆتە ڕوویانی کۆی بەرهەمهێنانی ئۆپێک نزیکەی 30 میلیۆن بەرمیلی ڕۆژانێ بەتەنیا وڵاتێکی وەکو سعودیا بێت لەو بڕە بڵێ بەتەنیا نزیکەی 1 میلیۆن بەرمیل کە 900,000 بەرمیل لە کەمەکاتەوە ڕێژێکی زۆرەکات، ینی لە سەدا 3 بەرهەمی ئۆپێک لە ناکاوە کەمە بێتەوە. ئەمە کاریگەری زۆریە بێت لە کەمکردنەوەی ئەو فراوانی نەوتە ئەو خستنە ڕووی نەوتەکە بووەتە هۆکاری داڕمانی نرخی نەوت و کاریگەرێکی گەورەی بووە لە بەرزکردنەوەی نرخی نەوت کە بینیمان ڕۆژی ڕابردوو بە ڕۆژێ 105 بەرز بووە. باشە، ئێران کە لە ژێر گەماڕۆکانی ئەمریکادایە بێگومان عراقیش کەوتۆتە ئەو چوارچێوەیەوە کە گوژاری لەسەرەکەواتە لە کەمکردنەوەی بەرهەمهێنانی نەوتە دەتوانین بڵین کە ئەمە چ کاریگەریەک لەسەر عراق دروست دەکات یاخودەوەی کە پێویستە ئێستا عراق بیکات بۆ ئەوەی کە بەرهەمەکەی خۆی بە فێڕۆنەچێت یاخود ئاستی بەرهەمهێنانی خۆی بە شێوەیەکی جێگیر بێڵێتەوە چییە؟ خۆی وڵاتانی وەکو سعودی ڕاستە بەرهەمهێنانی نەوتی خۆیان کەم کردەوە، بەڵام لەبەر بەخشینی ئەو 8 وڵاتەی کە لە کڕینی نەوتی ئێران بەخشراون لەلایەن ئەمریکاوە ئاستی هەناردەکردن و بەرهەمهێنانی نەوتی ئێران بەو ڕێژەیە کە چاوەڕوان دەکرا زۆردا نەبەزی و هێشتا نەوتی ئێران لە بازاردایە. دوێنێ بۆ نمونە تورکیا ڕایگەیاندووە کە دەسەکات بە کڕینی نەوتی ئێران بە پڕی ڕۆژانە 600,000 بەرمیل نەوت و هەروە وڵاتی عێراقیش مانگی 12 زیاتری نەوتی هەناردەکردەوە و هەناردەکردنی نەوتی عێراق تەنانەت بەرز بۆتەوە بۆ ڕۆژانە 3,700,000 بەرمیل. بۆیە ئەو کەمکردنەوانە زۆر گرنگن کە تێکرای وڵاتانی ئۆپێک بە یارمەتی سعودیا و هەروە وڵاتانی دەرەوە ئۆپێکیش کە رووسیا گرنگترینیانە بەردەوام بێت بۆ ئەوەی کە سەقامگیری بگەڕێتەوە بازاڕی نەوت. باشە، بۆ هەرێمی کوردستان کە زۆربەی داهاتەکەی لەسەر سێکتەری نەوت دانراوە، بزانین کەمکردنەوەی ئاستی بەرهەمهێنان واروەها بەرزبوونەوەی نرخی نەوتیش چ کاریگەریەک لەسەر ئابووری هەرێمی کوردستاندا؟ خۆی ڕۆژان دوێنێ نرخی نەوتی برند و هەروە تەگزازی زیاتر لە $2 بەرز بۆتەوە. زیادبوونی $2 لە نرخی نەوت داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان بەپێیەوە کە ڕۆژانە 400,000 بەرمیل نەوتی خۆی ئەفرۆشێت، ڕۆژانە نزیکەی $800,000 بەس داهاتی زیاتری دەسەکەوێت، دواتە مانگانە نزیکەی $24 میلیۆن داهاتی زیاتری دەسەکەوێت. ینی هەرم ڕووداوە کە دوێنێت خالد فاڵح قسەیەکی کردووە بۆ تەوەکاری بەرزبوونەوەی نرخی نەوت زیاتر لە $2 مانگانە $24 میلیۆن داهاتی زیاتر دەسەبەرەکە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە $24 میلیۆن داهاتێکی زۆر. بودجەی هەموو مامۆستایانی هەرێمی کوردستان نزیکەی $25 میلیۆن واتە بچووکترین گۆڕانکاری لە نرخی نەوت کاریگەرێکی زۆر گەورەی دەبێت لەو داهاتانەیە کە دەستی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەوێت. بەڕێز عومەر مرادی بەڕێوەبەری دیسکی ئابووری تۆڕی میدیای ڕوودا و سپاس کە لەگەڵ ئێمە بوویت. بەخێر بێت.
بڕیارە لە هەفتەی داهاتوو پارەی کارمەندانی سەر سندوقی دەنگدانی سەر بە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردننی عێراق لە دهۆک دابەش بکرێت. پارەکە ئەمڕۆ گشتۆتە پارێزگاکە و یوسف سەلمان بەڕێوەبەری لقی دهۆکی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق مەڕووداوی ڕاگەیاند بەهۆی کاری بانکی نێوان بانکی ناوەندی و لقی ئەو بانکە لاریمی کوردستان گەشتنی پارەکە دواکەوتووە. سەلمان دەڵێت پارەکە ئەمڕۆ پێنجشەممە گەشتە دهۆک و چەند ڕۆژێکی دەوێت تاوەکو بتوانن پرۆسی دابشکردنی پارەکە دەست پێ بکەن و دەشڵێت کە بەڕێوەبەری بنکە 100,000 و بەڕێوەبەری وێستگا 250,000 و کارمەندیش 200,000 وەردەگرن. ريار ببري سري صالح بارب جيت هرم كردستاني نافبرا بنقة مركزي دال البغداد وطايف الهرم كردستاني كل هفليري هف بابتهم بيجني بزمان يبانقي مقاصة نافبرا هر دو بانقة دا جه داخل ببري سري صالح بديماهي نهات او بلبشتي سري صالح او بارا بشكل كي فرمي جهشت طاي بنقة مركزي الهفليري افروكا بارا بشيوه كي فرمي جهشت بارزگي هادو كي بونمونه يعني اف بارا بيجين بشكل كي نقدي كو بيتن امش نيكو بيتن بروسا دابش كرنافان باراش دست بكتن حفتيا بهت اش حسابا ما اوفيسيال سراكي كل بنقة سر هلدانه برف بانق هندين گیردای قضا و ناحیه پارێزگای چونکه این زان افرمان بره تنه سر است قضا و ناحیه کار کنه بتنه سنتر پارێزگای کار کردی اف پروسه هنه ده ممکنه چند روزه پیچن و تمام دم ده امج وکو کمیسیون قناغ هنده ده فیشه حاضر بکنید هر فرمان بره که کد چند پارا ورگریتن سر است رو بره بنگهی 100,000 دی ورگریتن مدیر محطه ده 250,000 ورگریتن و فرمان بره ده 200,000 وەرگریتن. وەزیری شەیدان و کاروباریان فەلکراوان ڕایگەیاند دەستکراوە بە دروستکردنی خانوو بۆ کەسوکاری شەیدانی شەڕی داعش. محمود حاجی ساڵح ڕایگەیاند نزیکەی 20 ملیار دینار پێویستە بۆ دروستکردنی خانوو بۆ شەهیدان لە کوردستان بەڵام پارێکی کەم دراوەتە وەزارەتەکانی شارەوانی و ئاوەدانکردنەوە. محمود حاجی ساڵح کاوکات سەرۆکی لیژنەی باڵای دابشکردنی زەوی و خانووە بەسەر کەسوکاری شەیدان دەڵێت لە هەندێک شوێن کارەکان دەست پێکراوە و ئەو خانوانەی دروست دەکرێن تایبەتە بە کەسوکاری شەهیدان. ئەمە چەندین جار لەگەڵ برای بەڕێزم کاک دەرباز و بەڕێز نەورۆز مەولود دانیشتووین کۆبوونەوەمان کردووە من بە حکومەوەی سەرۆکی لیژنەی باڵای دابشکردنی زەویم بەسەر کەسوکاری شەیدان و گرفتی ئەوان بۆ بیناکانەوەی تەجهیز بە پارە ئەکرێت نزیکەی 20 ملیار دیناری ئەوێ بۆ هەموو کوردستان بەڵام ئەوەندەی من معلوماتم هەیە کەمێکی کەمیان وەرگرتووە خەریکن لە شوێنەکان دەستیان پێکردووە کە ئەمانە تایبەتن بە شەیدان یا بە کەسوکاری شەیدانی شەڕی داعش. کاژێری یەکەمینی ڕۆژ بەردەوام دەبێت بەڵام ئێستا کاتی پێشکەشکردنی بوڵتنی هەواڵەکانی تەندروستی ئاوکارم دکتۆرا ڕاستبرادۆستی لەگەڵ ئێمە بێت بزانین لە نێو بوڵتنی تەندروستیدا گرنگترین بژارەکان چین دکتۆر. سڵاو ڕۆژان گرنگترین شت ئەوەیە کە پێش دوو کاژێر ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕایگەیاند کە پەرستار و مامان یاریدەری پزیشکنین ڕۆڵی تایبەت بەخۆیان هەیە سەربەخۆن ئەمە شتێکی پێچەوانەی عورفی کارکردنی تەندروستی بە تایبەت لە کوردستان و لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستیش بەگشتی. زانیاریەکان لێوە وەرەگرین فەرموون. سڵاوتان لەبێت پێش ئەوەی بڕۆینە سەر مژاری ڕێکخراوی تەندروستی جیهانی پسپۆڕێکی نەشتەرگەری مێشک و بڕبڕی پشت دەڵێت زۆر دانیشتنی بەردەوە مەترسی لەسەر بڕبڕەکانی مل و پشت دروست دەکات هۆکارە بۆ ئازاری بەردەوامی مل و پشت لە مرۆڤدا. دکتۆر ئەنجام ڕوانزی پرۆفیسۆری یاریدەر لە نەشتەرگەری مێشک و دەمار سەرۆکی بۆردی عەرەبی لە نەشتەرگەری مێشک و بڕبڕی پشت لە